بەناوی خۆی گەورە میهرەبانی ماوەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چاڵەکیەکانماندا بەردەوامی لە خزمەتکردنی خەرچی خۆمان لە خزمەتکردنی خەرچی کەم دەرامەت لە هەموو وەرزەکاندا لە خزمەتیاندا بووینە. ئێستاش لە وەرزی سەرماداین لە وەرزستانداینە بە هاوکاری خێرخوازان لە وەجبەی دووەم یاخود لە بەشی دووەم پرۆژەی نفتمان هەبوو لە خەرچی فەقیر و هەژار لە خەرچی کەم دەرامەت بە هاوکاری خێرخوازان. ئەم جارش ئەوە بەشی دووەمە لە دابەشکردنی نەفت بڕەکەش 2200 لیترە کە ئەکاتن 7 ماڵ بەسەر خەرچی فەقیر و هەژارمانە دەبەش کردی بە هاوکاری خێرخوازان. خەلیفان و دەوروبەری گرتیتەوە لێرەشەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین خۆی گەورە پاداشتیان داتەوە. لێرەوە داوان لێکەین بەردەوام لە هاوکاریکردن و خزمەتکردنی خەرچی فەقیر و هەژار. الحەمدولله زۆر زەرورە خەڵک کەم دەرامەتە بێ مەعاشە بێ ئیشیە هیچ ئیش و کار نییە خەڵک بکە نەفت وەکو پێویست نەدرایە سەرما ئێستا وەختی مایە زۆر خەڵک زۆر بێ ئیشە هەنی ئیش و کاری وانە نەفتش ئێستا زۆر زەرورە دەستیان خۆشببی زۆر مەمنونیانی لە ڕێی خێرخوازەشەوە لە ڕێوانشەوە دەستیان خۆشببی خوا خەیان نووسیارەبی چونکە ئەو نەفتە لە خوانی پێویستە ئێستا تقریبا دەستخۆشی لەو خێڵخوازاناکەین کە ئەو نەفتەی بەسە فەقیر و فەقاریدا دەبەش سارانە ئەو ساریش دەستخۆشی لە کۆمەلی ئیسلامیەکەین کە نەفتی بەسەر ئەو فەقیر و فەقاران دابەشەکە بڕێک نەفت لەبەرەوەی سەرما و سۆرمایە نەفت تەوزای نەکرایە خەڵکەشی زۆر فەقیر و فەقار نەفتی وەرنەگرتیا ئێستاش پێویستیان بە نەفتەیە کەسی دیکەش نییە ئەگەر خەلکی خێرخواز نەبێ کە نەفت بەسە ئەو فەقیر و فەقاریدا دابەش بکە بەڕاستی خەڵکەکی وهەیە ئێستا نەفتی نییە داری نییە.